لا دانیشتنی سبەی پەرلەمانی هەرێم چی ڕوودەدات؟ پارتی و یەکێتی کاندیدیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان نابێت و دانیشتنەکە بە کراوەیی جێدەهێڵدرێت. یەکگرتوونەوەی نوێ کاندیدیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان دەبێت. بڕیارە سبەینێ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ و پەرلەمانی نوێی کوردستان یەکەم دانیشتنی خۆی گرێ بدات، بڕیارە دانیشتنەکە بە سەرۆکایەتی محەممەد سلێمانی پەرلەمانتاری تەمەن 76 ساڵەی نەوەی نوێ وەک بە تەمەنترین پەرلەمانتار سەرۆکایەتی بکرێت. ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بەرنامەی کاری دانیشتنەکەی بڵاو کردوتەوە کە بریتیە لە ڕێکارە پرۆتۆکۆلیەکان و سوێند خواردنی ئەندامانی نوێی پەرلەمان. بڕیارە سبەینێ 800 ئەندامەکەی پەرلەمان سوێندی یاسایی بخۆن و وەک پەرلەمانتار دەست بەکار بن. لە سبەینەشەوە پەرلەمانتاران موچە و ئیمتیازاتە یاسایی و مادیەکانیان بۆ هەژمار دەکرێت. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکی بەتەمەنی پەرلەمان دەسەڵاتی هەیە دەرگای خۆکاندیدکردن بۆ سەرۆکایەتی پەرلەمان بکاتەوە و هەڵبژاردننی بۆ بکرێت. بەپێی زانیاریەکان هیچ کام لە پارتی و یەکێتی بەپێی ڕێکەوتنیان کاندیدیان بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان نابێت کە خۆی لە سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەماندا دەبینێتەوە. بۆیە هیچ ئاماژەیەک نییە کە سبەینێ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێت و بەپێی زانیاریەکانیش دانیشتنەکە بە کراوەیی بەجێدەهێڵدرێت. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیان زانیاری هەیە کە سەرۆکی کاتی پەرلەمان دەرگای خۆکاندیدکردن دەکاتەوە، بەڵام کەس ناتوانێت دەنگی زۆرینە کە 50 کۆیەکی پەرلەمانتارانە بهێنێت. بۆیە سەرۆکی کاتی و بەتەمەن ئیدارەی دانیشتەکانی پەرلەمان دەدات تا کاتی هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی. تیوار ئەوەی زانیوە کە هەریەکە لە نەوەی نوێ و یەکگرتو دیراسی ئەوەیان کردووە لە ناو خۆیاندا کاندیدیان هەبێت بۆ پۆستەکانی دەستەی سەرۆکایەتی، بەڵام هیچ کامیان ناتوانن زۆرینە بەدەستپێن و دەنگدان و دانیشتنەکە بەکراوەیی دەمێنێتەوە تا ئەو کاتەی ڕێکەوتنی سیاسی دەکرێت. بەپێی زانیاریەکان هیچ کام لە پارتی و یەکێتی و نەوەی نوێژ ئەمجارە وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەمان لە ئەولەویەتی داواکاریەکانیان نییە و خۆیانی لێ دەبوێرن. هەر چۆنێک بێت دانیشتنەکەی سبەینێ تەنها سوێند خواردنی پەرلەمانتارانە و پێناچێت هیچ شتێکی نوێ بگۆڕدرێت، بەڵام دەست بەکاربوونی پەرلەمان ئەڵقەی یەکەمی پرۆسە سیاسیە نوێکەیە و دەبێت زوو یان درەنگ لایەنەکان بگەنە ڕێکەوتن و پەرلەمان و حکوومەتی نوێ هەڵبژێرێت.